نەخۆشی دەردەباریکەی ئاسیل هەر ساڵە 1,700,000 کەس لە دەوری جیهاندا دەکوژێت. لە هیندستان کە تێقیرکردنەوەکانی پێشنیارکراوی سیل بە بەربڵای بەکاردێن، حکوومەت دەڵێت هەر ساڵی زیاتر لە 2 میلیۆن کەس نەخۆشیەکە دەگرنەوە. لە ڕاستیدا لێکۆڵینەوەکان وای کرد ڕێکخراوی تەندروستی جیهانی دەست لەم هەنگاوە بدات کە لە هیندستان ئەنجامدران، شوێنێک توێژەنەران باسییان کرد تاقیکردنەوەکانی خوێن پەیوەندی بە چوونەسەری ژمارە و کەسانە هەیە لە وڵاتدا نەخۆشی دەردەباریکە دەگرنەوە. ئەوان لۆمەیل ئەم سەرنجامیان بە نادروستی تاقیکردنەوە دەزانن، دەڵێن نمونەیەکی نەدۆزراوی چارەسەر نەکراومانای ئەوەیە کەسانی دیکەش لە کەسە نەخۆشەکە دەگرنەوە. دکتۆر داوید داودی لە بەشی تەندروستی گشتی زانکۆی جان هاپکینز لە کۆڵەری پێشەنگ بووە. ئەم ئازمایشانە کاریگەرانە بە هاوڵاتیان زیان دەگەێنی یان ئەبی دەرمانی وەربگرن کە پێوەستیان پێنەبێت و یاخود واخستنی ئەو دوزینەوەی کە لە ڕاستیدا پێوەستیانە بۆ ئەوەی باشتر بن. دکتۆر داودی دەڵێت کە تاقیکردنەوەی خوێن لەسەر لەتکەشوشە لە ڕێگای ماکرۆسکۆپ هێشتا هەرزانتر و هەرە ڕێگای تاقیکردنەوەی نەخۆشی سێلە. بەڵام لەبەرەوەی ئەو تاقیکردنەوەوانەوە خۆی دەڵێت تاقیکردنەوەکانی خوێن باشترن لەبەرەوەی ئەوان ئەنجامیان دەدەن ساکار ئاسان و خێراترن. کارناسان دەژڵێن تاقیکردنەوەکانی خوێن لە وڵاتانی لە حاڵی بەرەوڕستکان 2 میلیۆن دلار خەرج هەڵدەگرێت. ڕێکخراوی تەندروستی دەڵێت هەر ساڵی زیاتر لە 1 میلیۆن تاقیکردنەوە بەڕێوە دەچن ئەگەر چێوان لەلایەن ناوەندێکی هاستەوە پەسەند نەکراوە. ئەوە ئەم ئازمایشانە دەیکات پیاوانەکردنی ئەنتیبیوتیکە لە ناو خوێندا دەست بە دەردەباریکە جا هەر کاتێک هەر کەسێک لە هەر کاتێک لە ژیانیاندا دەردەباریکە گردبیت ئەنتیبیوتیک دژ بە دەردەباریکە لە لەشیاندا دروست دەبێت. بەڵام گرفتەکە ئەنتیبیوتیکی کەسێک لە کەسێکی ترەوە جیاوازە و ئیمە ئازمایشێکمان نییە کە بەگشتی ئەو ئەنتیبیوتیکە بدۆزیتەوە. دوایەوەی ڕێکخراوی تەندروستی ڕێنمایی خۆی بڵاوکردەوە، حکوومەتی هیندستان لێدوانی بڵاوکردەوە تێدا بە جددی داوا لە دکتوران و ئەزمۆنگەکانی پزیشکی دەکات کە پشت بەم تاقیکردنەوە نانڕوونانە مەبەستن. هەڵبەت ڕەنگە ماوەیەکی بخایەنێت پێشەوەی ڕاستیەکان و وڵاتێکی بەرفرەوانی وەک هیندستان بگۆڕێت. بەڵام کارناسانی ئەم بوارە ڕێزیان لە ڕاگەندنی ڕێکخراوی جیهانی و وەڵامی حکوومەتی هیندستان گرتووە. ئەم راپۆرتە لە دەنگی ئەمریکاوە پێشکەشکرا.